إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، جەژنتان پیرۆز بێ، خوای گەورە مبارەک و قبوڵی بکات، خوای گەورە بیکاتە توێشوویەک بۆ قیامەتمان، عیبادەت و خێر و چاکەکانمان. خۆشەویستان، جەژنی قوربان تەنها بریتی نییە لەوەی کە ئینسان خۆشیەک دەربڕێ، جلوبەرگی جوان و تازە لەبەر بکات، تەنها بریتی نییە لە خواردن و خواردنەوە. ئەمانە کۆمەڵە شتێکن، بەڵام ئەوە بزانین کە جەژنی قوربان جەژنی تاعەت و گوێڕایەڵیکردنی فەرمانی خوای گەورەیە، جەژنی نزیکبوونەوەیە لە خوای گەورە و میهرەبان. جەژنی قوربان جەژنی قوربانیدانە، جەژنی ئیمانی ڕاستگۆییە، ئیمانێکی ڕاستەقینە. کاتێککە دەبینی ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە باسی دەکات کە داوای کرد، خوایە گیان منداڵێکی چاکم پێ ببەخشە. خوای گەورە منداڵێکی چاکی پێبەخشی کە ئیسماعیل پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم. کاتێککە گەورە دەبێت، فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. پیاوێکی بە تەمەنی ئەختیار، سەلامی خوای لەسەر بێ، لەم سەرزەوێدا تەنها یەک کوڕێکی هەیە. کاتێککە شەو دەخەوێت، خەو دەبینێ، دەفەرمێ ڕۆڵە گیان ئیسماعیلی کوڕم، تاکە کوڕەکەم، تاکە منداڵەکەم، ئەم شەو لە خەومدا من تۆم سەرە بڕی. خوای گەورە فەرمانی بە من کردووە کە تەنها جگەرگۆشەکەی خۆم سەر بڕم، بۆیە مانگی عیبادەت و نزیکبوونەوەی لەخوا. جەژنی قوربان جەژنێکی زۆر گەورەیە. ئەم مانگە زۆر پیرۆزە، بە تایبەتی ڕۆژی یەکەم ڕۆژی جەژن کە ئەمڕۆیە. خۆشەویستان، ئیسماعیل پێغەمبەر صلی الله علیه وسلم بەبێ دوودڵی گوێڕایەڵی فەرمانی خوایە، چونکە خەوی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ وەحیە. باوک گیان، ئەوەی خوا فەرمانی پێت کردووە لە خەودا کە سەربڕینی منە سرم بڕا، هیچ دوودڵ مەبە. من دەبینی ئینشاءالله کوڕێکی چاک دەبم بۆ تۆ، دەبینی من سابیر دەبم، خۆڕاگر دەبم لە ژێر ئێش و ئازاری چەقۆدا، چونکە مادەم فەرمانی خوایە. من دەبینی ئینشاءالله چەندێ سەبر دەگرم لەو کاتێککە چەقۆ لە منم دەدەی و سرم دەبڕی لە پێناو خوادا. بۆیە خوایە گەورە فەرمانی پێت کردووە، باوەی گیان تاخیری مەکە. کەواتە ئەم جەژنە، جەژنی قوربان، جەژنی گوێڕایەڵیکردنی فەرمانی خوایە، جەژنی نزیک بوونەوەیە لە خوا. ئیبراهیم و ئیسماعیل سەلامی خوایان لەسەر بێ فەرمانی خوایان جێبەجێ کرد، گوێڕایەڵی فەرمانی خوایان کرد، بەبێ ئەوەی کە ناشکری بکەن و ناڕازی بن، و ئامادە بوو لە پێناو خوادا بە سەربڕینی کوڕەکەی خۆی لە خوا نزیک بێتەوە. بۆیە تۆش هەوڵ بدە لە خوا خۆت نزیک بکەرەوە بە ئیزنی خوای گەورە. جەژنی قوربان تەنها بریتی نییە لە خواردن و خواردنەوە، لە بەرکردنی جلێکی جوان و باش. جەژنی قوربان تەنها بریتی نییە لە دەربڕینی خۆشی و سەردانیکردنی ئەمەکە و ئەوەکە. ئەمانە بەشێکن لە جەژنی قوربان. بەڵام جەژنی قوربان جەژنی تەسلیم بوون و ملکەچی کردنە بۆ فەرمانی خوا. ملکەچی فەرمانی خوا بیت، بە دڵێکەوە
کە ڕازی بی بە قەزا و قەدەری خوا هەر بڕیارێک بۆ تۆ بدا تۆ پێی ڕازی بیت وەسپاسی خوا بکەیت. کاتێک کە خوای گەورە فەرمانی کرد ئەی ئیبراهیم ئیسماعیلی کوڕت سەر بڕە سەلامی خوایان لەسەر بێت، ئەویش فەرمانی خوای جێبەجێ کرد. خوای گەورە دەفەرمێ فەلەمما ئەسلەما وتله للجبین، کاتێک کە هەردووکیان باوک و کوڕ تەسلیمی فەرمانی خوا بن، ملکەتی فەرمانی خوا بن. ئایا ئەمڕۆ ئێمە ملکەتی فەرمانی خوا دەبین؟ خوای گەورە دەفەرمێ وتله للجبین، بەڕاستی قورسە باوکێک تەنها منداڵێکی هەبێت، پیاوێکی بەتەمەن و ئەختیاریش بێ، نەک گەنج بێ، دەی پێی بڵێن فڵان کەس بڕۆ کوڕەکەی خۆت بە دەستی خۆشت سەر بڕە، ئەمە قورسترە، ئەمە قورستر لەوەی کە ئەگەر کەسی تر سەری بڕایە ئیسماعیلی سەر بڕایە سەلامی خوای لەسەر بێ هەر ناخۆشە، بەڵام وەکو نییە باوکی خۆی سەری بڕێت بڵێن کوڕەکەی خۆت سەر بڕە، یا ئەمڕۆ بە کەسێک بڵێن کوڕەکەی خۆت فەرموو بکوژە. ئەمە کارەساتی زۆر گەورەیە، قورسە قورس. بۆیە خوای گەورە دەفەرمێ بەڕاستی ئەمە تاقیکردنەوە بەڵایەکی گەورە بوو کە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت تووشی بوو، بەڵام فەرمانی خوای جێبەجێ کرد، تەسلیم بوو. فەلەمما ئەسلەمە، کاتێ هەردووکیان تەسلیم بوون. بۆی ئیمامی قەتادە دەفەرمێ تەماشا دەکەی ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێت تەسلیمی فەرمانی خوا بوو کە ئامادە بوو لە پێناو خوادا سەری ببڕن. بەڵێ و ئیبراهیمیش سەلامی خوای لەسەر بێت تەسلیم بوو، ملکەچ بوو، ئامادە بوو لە پێناو خوادا بووی لە خوا نزیک بێتەوە، خوا لێی تووڕە نەبێ منداڵەکەی خۆی سەر بڕێت. کەواتە جەژنی قوربان جەژنی ملکەچی و تەسلیم بوونە بە فەرمانی خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە من دڕوو دەکەمە خوشکە بە ڕێزەکان، ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خەوا پێی وترا کوڕەکەت سەر بڕە، تەسلیمی فەرمانی خوا بوو. تۆی بەڕێز لە قورئانی پیرۆزدا نەک لە خەوتدا، لە واقعی لە قورئانی پیرۆزدا خوا فەرمانی پێت کردووە خۆت داپۆشی، لە سوورەتی نورا فەرمانی پێت کردووە باڵاپۆش بی. ئایا تۆش تەسلیمی فەرمانی خوا دەبیت؟ ئایا لەم جەژنەدا لەچکەکەت فڕێ نادەی، جلە شەرعیەکەت فڕێ نادەی، ئامادەی تەسلیمی فەرمانی خوابی؟ بۆچی ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر گەورەیە؟ بۆچی گەورەترین ڕۆژی سەر زەویە، گەورەترین ڕۆژی ساڵە، چونکە ڕۆژی تەسلیم بوونە بەندەکان بە فەرمانی خوا کە ئیبراهیم و ئیسماعیل و سەلامی خوایان لەسەر بێ. ئایا تۆش تەسلیمی فەرمانی خوا دەبی؟ ئایا بڕیار ئەدەی منیش وەکو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ لەژێر فەرمانی خوادا دەبم، خۆم دادەپۆشم؟ کەواتە تەسلیم بە ئیزنی خوای گەورە. خۆشەویستان، وەک باسمان کرد جەژنی قوربان تەنها جەژنی جلوبەرگ نییە، تەنها جەژنی خواردنی خۆش نییە، تەنها جەژنی بریتی نییە لەوەی کە تۆ بگەڕێیت و کۆڵان بە کۆڵان گەڕک بە گەڕک، بەڵکو جەژنی قوربان جەژنی تاقیکردنەوەیە. جەژنی قوربان کە ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی جەژنی تاقیکردنەوەی، ڕۆژی تاقیکردنەوەی مرۆڤەکانە. خوای گەورە ئالەم ڕۆژەدا لە ئەمڕۆدا ڕۆژێکی وەکو ئەمڕۆ خوای گەورە دوو بەندەی خۆی تاقی دەکاتەوە کە ئیبراهیم و ئیسماعیل سەلامی خوایان لەسەر بێت، تاقییان دەکاتەوە. ئەم ژیانە وەڵڵاهی چرکە بە چرکەی ژیانمان تەمەنمان هەمووی تاقیکردنەوەیە. ئێستا ئێمە لە قاعی ئیمتیحانە، ڕۆژێک دێت وەرەقەکەمان لێ دەستێنرێتەوە کۆتایی پێدێ. بۆیە ئێمە ئێستا ژیانی خۆمان دەنووسینەوە، کتێبێک دائنین هەموو ژیانی خۆمانی تایە لە چاک و لە خراپ. ڕۆژێک دێت خوای گەورە دەفەرمێ ئیقڕە کتابەکە، ئیقڕە کتابەکە، کتابەکەی خۆت کە نووسیتەتەوە، واتە ژیانی خۆتی تایە، هەموو قسە و کردارێکی تۆی تێدایە، بیخوێنەوە. بۆیە ئێمە ئێستا لە قاعی ئیمتیحانین، ڕۆژێک دێت بەڕاستی لەسەر ئەوەی کە لە دنیادا بووینە محاسەبە دەکرین.
بۆیە ئەم جەژنە جەژنی تاقیکردنەوەیە. خوای گەورە چۆن ئەو دوو پێغەمبەرە خۆشەویستەی سەلامی خوای لەسەر بێت تاقی کردەوە کە عالمە خوای گەورە بەوان کە ئەوان بەڕاستی شایانی هەموو شتێکن، بێگومان خوای گەورە ئێمەش تاقی دەکاتەوە. بۆیە مەبەست لە تاقیکردنەوە چییە؟ کاتێک خوای گەورە بەندەکان تاقی دەکاتەوە و نەبێ خوای گەورە عالم نەبێ بە ژیانی ئەوان، بەڵکو مەبەست لە تاقیکردنەوە ئەوەیە کە ئایا چ حەدێک هەتا چ سنوورێک ئێمە تەسلیمی فەرمانی خوا دەبین، ملکەچی فەرمانی خوا دەبین، ملکەچی فەرمانی پێغەمبەری خوا دەبین صلی الله عليه وسلم. تاقیکردنەوەی ئەم ژیانە کاتێکە ئیبراهیم و ئیسماعیل سەلامی خوایانە سەر بێ تەسلیم بوون دروست بوو لایەن ئەوەی کە مەبەستە لە تاقیکردنەوە تەسلیم بوونە و گۆڕایەڵیە کاتێکە ئەوە هاتە دی کۆتایی بێت. خوای گەورە کۆتایی بە بەڵاکەیان هێنا و بە تاقیکردنەوەکەیان هێنا. خوای گەورە بەرانێکی بۆی نارد فەرمی ئەی ئیبراهیم کوڕەکەت سەرمەبڕە وناديناه أي يا إبراهيم قد صدقت الرؤيا إنا كذلك نجزي المحسنين. بانگ ما کرد أي إبراهيم صلى الله عليه وسلم خوكت هات دي هێناتە دی ڕاست گۆبی لەگەڵ خوادا لەو تاقیکردنەوەی خوا سەرکەوتی دەرچووی. ئەمجا خوای گەورە بەرانێکی بۆ نارد لە جاتی کوڕەکەی بەرانەکەی سەربڕی. ئێستا ئەوە بۆتە بەرنامەی ژیانی هەموو موسڵمانێک. خوای گەورە تاقید دەکاتەوە. ئەمڕۆ پارەت پێیە تاقید دەکاتەوە خوای گەورە. ئایا تا چی حەدێک دەتوانی ئەو فەرمانی خوا جێبەجێکەی؟ ئەو پارەی کە پێتە ڕۆژێک دێت محاسبە دەکری لەسەری لە ماڵەوە شاردووتەوە و ناتوانانی قوربانیەکی لێ بکەی. واللهی خوای گەورە محاسبەت دەکات. واللهی ڕۆژێک دێت ئەوەی لە ناو دڵیشدایە خوای گەورە ئاگادارە ئێستا و دواییش هەموو شتێک ئاشکرا دەبێت. بۆیە ئەم جەژنە ئەم ڕۆژە ڕۆژی تاقیکردنەوەی بەندەکانە. بڕیارە نەداوە هەتا چوارەم ڕۆژی جەژنی قوربانیش هەتا خۆر ئاوا بێ مەڵێ تازە بڕیار بدەوە. بڕیار بەیانی بدە، دوو بەیانیش بڕیار بدە، سێ بەیانیش بڕیار بدە بۆ قوربانی. بۆیە عوزرت نییە ئەگەر هەت بێ پارەت هەیە بۆ شتی دنیایی بۆ قوربانیەکە نیتە ڕۆژێک دێت خوای گەورە محاسبەت دەکات لەسەری. بۆیە مەبەست لە تاقیکردنەوە ئەوەیە کە خوای گەورە عالمە بۆی بدەرکەوێ بۆ هەموو ئینسانێک کە ئایا ئینسان چەنە تەسلیمی فەرمانی خوا دەبێت. ئەگەر خوای گەورە ئیبراهیم و ئیسماعیلی تاقی نەکردایەتەوە ئەم شتانەمان دەست ناکەوت. ئێمە خوای گەورە عالمە ئێمە فێر دەکات بۆیە ئەوان بەڕاستی سەرکەوتن و ئێمە شایەتین ئەوان کە تەسلیمی فەرمانی خوا بوون سەلامی خوایان لەسەر بێت. بۆ مێژوویەک بۆیان ئەو تاقیکردنەوەی و دەرچوونە بووە سەربەرزیەک بۆ ئەوان سەلامی خوایان لەسەر بێت. وتەڕەکنا عەلەیه فی الآخرین. خوای گەورە دەفەرمێ لە دوای خۆیان ناوێکی جوانمان جێهێڵا بۆ ئەم باوکو کوڕە سەلامی خوایان لەسەر بێت چونکە تەسلیمی فەرمانی خوا بوون. بۆیە جەژنی قوربان جەژنی ملکەچیە. حتا زیاتر ملکەچی فەرمانی خوا بکەی زیاتر لە خوا نزیک دەبیتەوە. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەب العالەمین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێویستە باش بزانین کە جەژنی قوربان تەنها جەژنی خواردن و خواردنەوە نییە، تەنها بریتی نییە لە جلوبەرکی جوان لە بەریکەی، تەنها بریتی نییە لەوەی کە چکلێت و شیرینی و چەرەزات بخۆی. ئەمە بەشێکن لەو خۆشیانێک کە ئێمە دەری ئەبڕین. بەڵام جەژنی قوربان بریتیە لە جەژنێک ڕۆژێک مخالفەی شەیتان بکەیت، بریتیە لە مخالفەکردن و سەرپێچیکردنی فەرمانی شەیتان، گوێڕالیکردنی فەرمانی خوای گەورە. بۆیە ئەم جەژنە جەژنی پێچەوانەی شەیتانە. واتە شەیتان چی وتووە تۆ بیلعکس بکەیت. بەس جوان گوێ بگرین. لە حەدیثێکی صەحیح تەرغیبە هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم دوایەوەی کە خوای گەورە فەرمانی کرد ئەی ئیبراهیم کوڕەکەت بەرە سەری بڕە. ئەبێ چی حاڵێک بوو بێ باوکێکی بە تەمەنی ئەختیار بێگومان
بێتاقەت بووە، بەڵام بە فەرمانی خوا ڕازیە، خەمبارە، من تەنها کوڕێکم هەیە بێ سەری بڕم. ئەمە تاقیکردنەوەی زۆر قورسە. ئەبێ حاڵی دایکی ئیسماعیل چۆن بوو بێ؟ سەلامی خوای لەسەر بێ کە کوڕەکەی باوکی بردی بۆ سەر بڕین، تەواو خوا حافیز کوڕەکەم جارێتن ناتبینمەوە، تەواو. ئەوان عیلمی غەیبیان نەزانی ئەمە تاقیکردنەوەیەکە و خوای گەورە بەرانێکیان بۆ دەنێرێ. ئێستا ئەمڕۆ کەسێ بڵێ من عیلمی غەیب ئەزانم، ئێمە دەڵێن تۆ ڕاست ناکەی، چونکە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ عیلمی غەیبیان نەزانی. خوا حافیزیان لێکرد، تەواو خوا حافیز. دەی کوڕەکەت بەرە لە شوێنێک لە فڵان شوێن سەری بڕە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم کە ئیبراهیم لەگەڵ ئیسماعیلا کەوتنە ڕێ سەلامی خوایان لەسەر بێت، چەقۆیەکی تیژیشی حازر کردو بۆ کوڕەکەی خۆی. بەڕاستی هەر بەدەم خۆشە، یعنی ئێمە بمانێ وەصفی ئەمە بکەین ناتوانین وەصفی بکەین، وەصف ناکرێ، زۆر قورسە. خۆشت ئەبێ کوڕەکەت سەر بڕی، نابێ کەسێ تر سەری بڕێ. ئەمە کارەساتێکی زۆر قورسە، بۆیە مخالفەی شەیطان کە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لای ئەو شوێنی یەکەم کە شەیطان ڕەجمەکەی، لەوێ شەیطان لەسەر شکڵوشەوەی مرۆڤێک هات بۆ لای ئیسماعیل و ئیبراهیم بۆی ساردیان کاتەوە. ئیسماعیل بە قسەی باوتەکەی خەوێکی بینیوە، بە قسەی خەوەکەی ئامادەی سەرە بڕێ. ئەی ئیبراهیم سەلامی خوا لەسەر بێ، یەک کوڕێک تێ، تۆ پیاوێکی ئەختیار و بەتەمەنی، ئێوە پیرێژن و پیرە پیاوێکن، چۆن لەبەر خەوێک ئەچی کوڕەکەی خۆت سەرە بڕی؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئیبراهیم سەلامی خوا لەسەر بێ حەوت بەردی گرتە شەیطان لەو شوێنە، هەتا شەیطان چۆ خوارە بەناو زەویە بزر بوو، حەوت بەردی تێکرد. بۆیە ئەمڕۆژ حاجەکان بەردە هاوێشن، زانیمە شەیطانە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دووبارە ڕۆشتن، بە ڕێگا ڕۆشتن لای شوێنی شەیطان ڕەجمکردنی دووەم، لەوێ دووبارە شەیطان هاتەوە ڕێیان، هەمان قسەی کردەوە بۆ کوڕەکەت سەرە بڕی. ئەی تۆ بە قسەی باوکتەکەی خەوێکیان بینە، خەو چییە تۆ ئەوەنە گرنگی پێ بدەنیەوە؟ واز بێنە، پەشیمان بەرەوە، پەلە مەکە لەم مەسەلەدا. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت دووبارە حەوت بەردی کردە شەیطان بە زەویە چۆ خوارە و دیار نەما. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە شوێنی سێیەمە کە شوێنی سێیەمی شەیطان ڕەجمکردنە، شەیطان دووبارە هاتە ڕێیان، سێبارە هەمان شتی پێوتنەوە، کۆمەڵی قسەی زۆری بەیان کە بۆی ساردیان کاتەوە. بەڵام ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ لەوێشە حەوتی تێکرد، حەوت بەردیتری گرتە شەیطان چۆ خوارە و دیار نەما. بۆیە ئیبن عەباس ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ الشەیطان تەرجمون وملة ئەبیکم ئیبراهیم تتبعون. ئێوە شەیطان ڕەجمەکەن شوێنی دینی ئیبراهیم پێغەمبەر دەکەون سەلامی خوایان لەسەر بێت. بۆیە بەڕاستی جەژنی قوربان جەژنی مخالفەی شەیطانە، چونکە ئالەم ڕۆژەدا ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت سێ جار شەیطان هاتە ڕێی، هەر سێ جارەکە مخالفەی شەیطانی کرد. ئایا ئێمە چەندێک ئامادەین مخالفەی شەیطان کەین، بە قسەی شەیطان نەکەین؟ کەواتە بزانە ئێستش کاتێککە تۆ دەتەوێت قوربانی بکەی، شەیطان دێتە ڕێت، کاکە تۆ پارەکە سەرفەکەی دوای چۆن دێتە دەست. الشەیطان یعیدکم الفقر، خوای گەورە دەفەرمێ شەیطان ئێوە ئەترسێنێ بە فەقیری. سبحان الله، ئەڕۆی سیارە ئەکڕی، ئەڵێ قەچێکە دەوەرە قەزیاتر بکڕە، با شتێک گرانتر بێ باشتر بێ، زەویەکە با گرانتر بێ، فەرشەکە، سەعاتەکە، مۆبایلەکە، هەرچیەکە ئەڵێ باشتر بکڕە، با ئەسڵ بێ ئەسڵ. بۆ حەیوانەکە ڵێ نەکەی. بەخوا شەیطان چۆن هاتە ڕێی ئیبراهیم و ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێ، بۆ چاکە و عیبادەتیش ئاوا دێتە ڕێی ئێمە، وەزهاتۆتە ڕێی زۆرێک لە ئێمە، ئەم جەژنە پارە هەیە و قوربانیش ناکات. نەکەی، فەقیرەکەوی. ئێکاکە من کێڵە ساڵەتن ئەم کاتە لە ژێر خۆڵانیم، مناڵەکان مەبرسامرن، هەزار کەس دایک و باوکی نەما، ژیانیشی زۆر خۆشتر بوو. بۆیە شەیطان دێتە ڕێی تۆیش، بەدبەختی بۆ ئەو کەسەی هەیەتی و بە قسەی شەیطان نەکات، خۆشبەختی بۆ ئەو کەسەشی کە بە قسەی شەیطان ناکا و هەیەتی قوربانی دەکات. والله ئەوە بەدبەختە بە قسەی شەیطان کە قوربانی نەکات. بۆیە شەیطان دێتە ڕێی تۆیش. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە ویستی کوڕەکەی بکاتە قوربانی سەری بڕێ، لە خوا نزیک بێتەوە، شەیطان سێ جار هاتە ڕێی. تۆش چەندەها جار دێ، جارێ بە ناوی ئەوەی مناڵەکەت پێویستی بە پارەیە،
ماڵەکەت پێویستی بە پارەیە ئەوە ها چۆن دەڵی بە شێوەیە بۆ دیە وا دەزانیوە فەرمانی خوایە هەمووشی شەیتانە کەواتە ئەم جەژنە جەژنی پێچەوانەکردنی شەیتانە بۆیە ئەتوانی ئەمڕۆ بەیانی دوو بەیانی سێ بەیانی بڕیار بدەی قوربانی بکەی بە ئیزنی خوا خوای گەورە ڕێگای چاکت پیشانەدات. خۆشەویستان جەژنی قوربان تەنها جەژنی خواردن و خواردنەوە جلوبەرگ نییە، تەنها جەژنی خواردنی شیرینی و چەرەزات نییە، تەنها جەژنی گەڕان نییە، بەڵکو جەژنی قوربان جەژنی گوێڕالیکردنی فەرمانی خوایە باسمان کرد، لەگەڵەوەدا جەژنی خۆشەویستیە بۆ خوا، دەربڕینی خۆشەویستی بۆ خوا. خۆشەویستی بۆ خوا بەچی دەبێت؟ بەوە دەبێت ئیمام شافعی دەفەرمێ ئینە المحب لمن يحب مطیع، ئەو کەسێکی خۆش بوێ گوێڕایاڵی دەکات. ئیبراهیم و ئیسماعیل سەلامی خوایان لەسەر بێ، چونکە خوایان بەڕاستی خۆش دەویست بەبێ دوودڵی فەرمانی خوایان جێبەجێ کرد. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ نەیفەرموو با دووبارە و سێبارە خەو ببینەوە، با وەحیم بۆ بێ، چونکە خەوەکە خۆی وەحیە. ئیسماعیل سەلامی خوای لەسەر بێ خۆشەویستی خوا لە دڵیا بوو، ئەوان خوای گەورەیان لە خۆیان خۆشتر دەویست، خوای گەورەیان لە خۆیان خۆشتر دەویست، بۆیە بەلایەنەوە گرنگ نەبوو چیان بەسەرا دێ. یەکێ لە سەحابەکان ڕزای خوای پەروەردگاری لێبێ فەرمی ئەی نەفسم، خۆ ئەگەر نەشکوژری هەر دەمریت، ئەگەر جیهادیش نەکەیت و خۆشت بشاریتەوە بەخوا هەر دەمریت ئەگەر نەشکوژریت، کەواتە مەترسە. ئێمە شەو ئاگاداری خۆمان بین، ئەگەر خۆشەویستیمان بۆ خوا هەبێ، بەڕاستی خوامان خۆش بوێ، ئەبێ بیسەلمێنین. ئیمام مالیک ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەو دڵەی خۆشەویستی خوای تیا بێت زۆری پێ خۆشە لە پێناو خوادا ماندوو بێ، هیلاک بێ، تووشی ناخۆشی و ناڕەحەتی بێ، چونکە ئەمان دڵیان سەلامی خوایان لەسەر بێ، خۆشەویستی ڕاستەقینی تیا بوو بۆ خوا، پیان خۆش و لە پێناو خوادا تووشی ناڕەحەتی بن، مناڵی خۆی سەر بڕێ و جەرگی بسووتێ کوردوەتەنی، مناڵی خۆی سەر بڕێت تەنها لەبەر ئەوەی خۆشەویستی خوا لە دڵیایەتی، بەڕاستی خوای خۆشەوێ بۆیە گوێڕاڵی دەکات. تەشبیهات نەبێ، ئەگەر ژن و مێردێک بانگەشەی ئەوە بکەن ئێمە یەکتریمان خۆش دەوێ، ژنەکاڵێ ئەگەر منت خۆش بیستای بە قسەی من تەکرد، پیاوەکاڵێ ئەگەر تۆ منت خۆشەوی بۆ بە قسەم ناکەی، کەواتە ئەبێ کەسێکت خۆشویست ئەبێ بە قسەیکەی، بە تایبەتی خوای گەورە نمونەی بەرز بۆ خوایە. لەوانەیە مرۆڤێک قسەیەکت پێ بڵێ قسەکە ناشەرعی بێ، نابێ بە قسەی بکەی، با خۆشت بوێ، بەڵام خوای گەورە هەموو قسەکانی حەقە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو قسەکانی حەقە، بۆیە ئەگەر بەڕاستی تۆ خوای گەورەت خۆش دەوێ و توانات هەیە بیسەلمێنە. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ خۆشەویستی خۆی دەرەبڕێ بۆ خوای گەورە بە سەربڕینی مناڵەکەی، تۆش بە حەیوانێک سەری بڕە لە پێناو خوادا، دەری بڕە کە خۆشەویستی خوا لە دڵمایە، نەک پارە و دنیا. ئەو کاتە بەڕاستی تۆ بەڵگەی لەسەرەوەی کە تۆ تەسلیمی فەرمانی خوا بوویتە. کۆتا خاڵ پێویستە بزانین جەژنی قوربان تەنها جەژنی خواردنەوە جلوبەرگ نییە، جەژنی قوربان تەنها جەژنی خواردنی شیرینی و چەرەزات نییە، جەژنی قوربان تەنها بریتی نییە لە سەردانیکردن و ئەملا ئەولا، ئەمانە بەشێکن لە جەژنی قوربان، بەڵکو جەژنی قوربان جەژنی پاداشتی چاکەکارانە. کاتێککە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ ئیسماعیلی کوڕیدا سەلامی خوایان لەسەر بێ تەسلیمی فەرمانی خوا بوون، گوێڕایاڵی خۆیان کرد، ئامادە بوون، چەقۆی نا لە ملی کوڕەکەی خۆی، بەڵام قەدەری خوا چەقاوکە نەیبڕی، چونکە لەو کاتەدا یەکسەر فەرمان هات. جوبرەئیل دابەزی سەلامی خوای لەسەر بێ، خوای گەورە دەفەرمێ لەو ئاەتانە، دەفەرمێ ئینا کەذالکە نەجزی المحسینین، ئێمە ئاوا پاداشتی چاکەکارانە دێنەوە. بەڕاستی ئەم دوو پیاوە بەڕێزە سەلامی خوایان لەسەر بێت چاکەکار بوون، چاکەیان کرد، ئێمە پاداشتێکی گەوریان ئەدەینەوە، لەو ناخۆشی و ناڕەحەتی ڕزگاریان ئەکەین، لە جیاتی کوڕەکەی بەرانێکمان بۆ نارد سەری بڕی، کەواتە خوا پاداشتی چاکەکار ئەداتەوە. وەڵڵاهی تۆ چاکە بکە لەم ڕۆژانەدا دڵنیا بەخوا پاداشت دەداتەوە، چۆن پاداشتی ئیبراهیم و ئیسماعیلی دایەوە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ.
خوای گەورە دەفەرمێ إنه من عبادنا المؤمنين. بەڕاستی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ لە بەندە ئیماندارەکان بوو، ئیماندار بوو بەڕاستی. دەتۆش ئیماندار بە لەم ڕۆژە و لە غەیری ئەم ڕۆژەدا ئیماندار بە. خوشکی بەڕێزم ئیماندار بە و خۆدا پۆشە، چونکە لە ڕۆژێکی زۆر پیرۆزدای لای خوا پیرۆزە. تۆ ئەچی فەرمانی خوا دەشکێنی لە چکەکەت فڕێ ئەدەی، جلوبەرگی شەرعی فڕێ ئەدەی، جلەی جوان لەبەرکە، بەڵام با پۆشتە بە نیو لەچک مەدە سەرتا، لەچکی کامل بدە بەسەرتا، خۆت مەکە بە پیرێژنەوە. قسەی شەیتانەوە، قسەی مرۆڤی ئیماندار نییە. والله ئەگەر پیرێژنی بریتی بێ لەوەی بڵێ خوشکە بەڕێزەکەم، بڵێ ئەگەر پیرێژنی بریتی بێ لەوەی کە فەرمانی خوا جێبەجێکم پێی ڕازیم، ئەوە شەیتانە. ئەم قسانەی فێری خەڵکی کردو، خۆت مەکە پیرێژن، خۆدا مەپۆشە، ئەوە قسەی شەیتانە، دڵنیا بە. ئەوەی چاکەکار بێ خوا پاداشتی ئەداتەوە. خوای گەورە دەفەرمێ سەلام علی ئیبراهیم، سەلامی خوا لە ئیبراهیم پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم، چونکە بەڕاستی فەرمانی خوا جێبەجێ کرد. ئێمەش پاداشتی گەورەی ئەدەینەوە. خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانی کە ئیماندارن، إن الذين آمنوا وعملوا الصالحات إنا لا نضيع أجر من أحسن عملا. ئەوانەی ئیماندارن و کردەوەی چاکیش دەکەن، ئێمە بەڕاستی پاداشتیان ئەدەینەوە و ناڵین ڕەنجەکەیان بە خەسار بچی. والله خوای گەورە لەسەر هەموو زیکرێک، لەسەر هەموو چاکەیەک، لەسەر هەموو قوربانیەک، لەسەر هەموو عیبادەت و سەدەقە و خێرێک، لەسەر هەموو نوێژ و قورئان خوێندن و زیکرێک پاداشتی تۆ ئەداتەوە. خوای گەورە دەفەرمێ پاداشتان بەزایە نادەم. ڕۆژێک دێ دڵخۆش دەبی بەوەی کە لە پێناو خوادا خۆتمان دووکردووە. جا ئەگەر پێت خۆشە خوا پاداشتی تۆش بداتەوە، وەکو چۆن پاداشتی ئیبراهیم و ئیسماعیلی دایەوە، سەلامی خوایان لەسەر بێت. لەم ڕۆژەدا گەورەترین چاکە ئەوەیە کە ئەنجام بدی دوای نوێژ و عیبادەتەکان، بریتیە لەوەی کە تۆ قوربانیەک بکەی لە پێناو خوادا لە توانەتدا هەیە. بۆیە بڕیاری خۆت بدە و هێشتا کات زووە. ئەمڕۆ یەکەم ڕۆژە، 4 ڕۆژ لە بەردەمتایە بۆ قوربانیکردن. بڕیارت داوە، بڕیار بدە و بڕیاریش نەداوە دەتوانی ئەم 4 ڕۆژە هەر ڕۆژێ پێت کرا بڕیاری خۆت بدەی بە ئیزنی خوا. ئینشاءڵڵا خوای گەورە چاکە و عیبادەت و هیچ شتێکی ئێمە بەزایە نادا. بۆیە جەژنی قوربان جەژنی نزیکبوونەوەیە لە خوا، جەژنی خۆشەویستیە بۆ خوا، جەژنی گوێڕایەڵیکردنی خوایە، جەژنی قوربانیدانە لە پێناو دینی خوادا. لە بیری مەکەن ئەم ڕۆژە گەورە ڕۆژێکی زۆر گەورەی لای خوا، لە ئێمەش لە دڵی ئێمەدا زۆر گەورە بێت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيريان كدوا. يا ربي خوايا هيمني وآرامي ولات من بباريزي، خوايا جان آخر من بخير بجري، كاتب مامريني خوايا جان خود لي مهرازي بي. يا ربي خوايا لم روجا بيروزا دا خوايا جان ليت أبارين وليمان خوش بقى لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە. خوایان کۆمەڵە خۆشەویست و ئازیزێکمان لە ژێر خۆڵدان لەگەڵ ئێمەدا جۆشنیان نەکرد، خوای لیان خۆش بە. خوای لیان خۆش بە یا رب العالمین. خوایان گۆڕەکەیان پڕکە لە خۆشی و شادی و بەختەوەری یا رب العالمین. لەگەڵەواندا لە بەهەشتا کۆمان بکەرەوە یا رب العالمین. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.